کەمێکی دیکە نوێمی دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی دەست پێ دەکات و لێسادا وردە وردە میوانەکانی دیدارەکە دەگەنە ئێرە. بڕیارە هەرێکە لە سەرۆەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی سەرۆکی هەرێمی کوردستان، سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان، جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و چەندین کەسایەتی حکومی و حیزبی لەم دیدارەدا بەشداری بکەن کە ماوەی 2 ڕۆژ داخایانێ لە زانکۆی ئەمریکی لە شاری سلێمانی. چاوەکان لەسەر سلێمانین کە ئەمە بە یەکێک لە گرنگترین و کاریگەرترین دیدارەکان لە سەرئاسی عێراقدا دادەنرێت کە بە بەشداری قسە ڕۆشتوەکانی عێراق و هەرێمی کوردستان بەشداری دەکەن لەم دیدارەدا کە نزیکەی 700 میوان لە سەرتاسەری جیهانەوە بەشداریان کردو کە چەندین نێردەی وڵاتان نوێنەری وڵاتان لێرە بەشداری دەکات و ئەو کەسانەشی لە ڕابردوودا پلەپۆستی گەورەیان هەبوو بە هەماشەوە بەشداری لەم دیدارە دەکات. ئەگەر هاوکارم میوانەکان بجۆزێتەوە کە لە ئێستادا وردە میوانەکان دەگەنە ئێرە کە چەندین پۆستی باڵای تێدایە کە یەکە لەوانەی کە ئەو کەسانن کە لە ڕابردوودا هەم پۆستیان هەبوو لە ئێستاشدا کە کەسانێکن پۆستی باڵایان هەیە. تۆڕی 1964 وەکو هاوبەشی میدیایی لە دیداری سلێمانی بەشدارە لەگەڵتان سات بە ساتی وردەکاری دیدارەکەتان بۆ دەجۆزێتەوە. یەکێ لە تەوەرە سەرشەکانی دیداری سلێمانی ئاشتێ لە ناوچەکەدا پرسی ژینگەیشی دیکە لە تەوەرەکان و پرسی هەڵبژاردنەکانی عێراق و چەندان بابەتی دیکە لێرە بوونی هەیە کە باسی لەسەر دەکرێت لە ماوەی 2 ڕۆژەدا و دەیانەوێت وەکو چارەسەرێک گفتوگۆی لەبارەوە بکات کە ئەمە وردە میوانانی دیداری سلێمانیە کە دەگەنە ناو ئەو هۆڵەی کە میوانەکانی لێن و لێوە دەست دەکەن بە ئەو گفتوگۆ و پانێڵانەی کە هەیە کە ئەمڕۆ یەکێک لە قسەکارەکان کاوانیکە قسە دەکات سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانیە و پاشان هەرێکە لە سەرۆکی هەرێمیش بە ماشێوە قسەی دەبێت و دکتۆر بەرهەم ساڵح وەکو خانەخوێی ئەم دیدارە کە خۆی دروستکەری دیداری سلێمانیە ئەمڕۆ لێرە ئامادەی دەبێت و ئەویش بە هەمان شێوە قسەی دەبێت لەسەری ئەمەی دەیبینن کە میوانەکان وردە دەگەنە دیداری سلێمانی و بڕیارە کەمێکی دیکە دیدارەکە دەست پێ بکات کە ماوەی 2 ڕۆژ دەخایانێت کە یەکە لە ڕۆژانی 16 و 17 نیسان لە شاری سلێمانی. ئەمڕۆ وسبەی نییە چاوەکان لەسەر سلێمانیە کە بڕیا بەدەستەکان و قسە ڕۆیشتوەکان ئەمڕۆ لە شاری سلێمانی دەبن کە ئەو کەسانەی کە قسە ڕۆیشت و باڵان لە سەراستی عێراق و هەرێمی کوردستاندا ئەوان لێرە دەبن و گفتوگۆکانی خۆیان دەکەن. بۆیە چاوەکان هەمووی لەسەر سلێمانیە، بۆیە دەیانەوێت ئەمڕۆ دیدارەکە دەستێکە و ناقەشەکانی خۆیان بکەن لەسەر و بابەتانەی کە هەیە و پاشان بگەنە ڕێگە چارە و ڕێکەوتنێکیش.